بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه ومن تبعه بإحسان وإيمان إلى يوم الدين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. ربنا إننا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم آمين يا رب العالمين. بەڕێزان و خۆشەویستان، خوشکان، برایان، ئازیزان، خۆشەویستان لە هەر شوێنێکن، لە هەر جێگایەکن، لە هەر مەملەکەت و وڵاتێکن کە بینەری ئەم لایڤەن، بینەری ئەم ڤیدیۆیەن لەسەر ژیان و کەسایەتی و ڕابردوو یەکێک لە پیاوانی ئاینی پیرۆزی ئیسلام، یەکێک لە عولەما و زانا بەرزەکانی ئاینی پیرۆزی ئیسلام کە ئیمامی ئەبوو حەنیفەیە، ڕەزا و ڕەحمەتی خوددا لێبی، پێتان دەڵێن ئەسسەلامو عەلەیکم وەڕەحمەت الله وەبەڕەکاتوه. زۆر خۆمان بە خۆشحاڵ و بەختەوەر و شەرەفمەند دەزانین کەوا لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست داین بۆ ئەوەی هەمومان بەیەکەوە بچینە خزمەت ژیان و بەسەرهات و ڕووداوەکانی یەکێک لە ئیمامە بەرزەکان، یەکێک لە عولەما و زانایان، یەکێک لە کەسایەتیەکان کە جێگای شانازی تەواوی مرۆڤایەتیە، بە تایبەتی ئێمەی موسڵمان و ئێمەی ئیماندار. بەڕێزان، لەبەرچی لە خزمەتی زانایان ئایا چه حکمتێک یاخود چ سوودێک دەبینین ئێمە لە ژیان و بەسەرهات و خوێندنەوە و باسکردنی ژیانی ئەو کەسایەتی و ئەو عولەما و زانایانە؟ دەمەوێت بەو ئاەتی قورئانی پیرۆز دەست پێ بکەین کە لە سوورەی یوسفدا خوای گەورە دەفەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم لقد كان في يوسف وإخوته آيات للسائلين. خوای گەورە دەفەرمێ بەڕاستی لە ژیان و بەسەرهات و قیسە و ڕووداوی یوسف پێغەمبەر لەگەر برایەکانی پند و عیبرەت و ئامۆژگاری زۆری تێدایە لە بۆ ئەو کەسانەی کە خاوەن عەقلن، لە بۆ ئەو کەسانەی کە بیر دەکەنەوە، بۆ ئەو کەسانەی کە بیر لە مێژوو دەکەنەوە، بیر لە ڕووداوەکان دەکەنەوە و دەیانەوێت سوود لە ڕوودا و بەسەرهاتەکان وەربگرن. هەروەها ئەگەر بێت و تەماشا بکەین لە ئاینی پیرۆزی ئیسلامدا، لە یەکەم سەرچاوی ئاینی پیرۆزی ئیسلامدا کە بریتیە لە قورئانی پیرۆز، خوای گەورە لە دەیان بەڵکو لە سەدان ئاەت خوای گەورە باسی کەسایەتی و قیسە و ڕوودا و بەسەرهاتە مێژوویەکانی لە بۆ ئێمە باس کردووە، هەم لە کۆن، هەم لە نوێ، هەم ئەوانەی کە لە پێش پێغەمبەری ئێمە بوونە، هەم ئەوەی دوای پێغەمبەری خوا و لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لە ئافرەت، لە پیاو، لە چاک و لە خراپ. ژمارەی پێغەمبەران 25 پێغەمبەر خوای گەورە لە قورئانی پیرۆزدا باسی کردووە و چەندین ئافرەت لە قورئانی پیرۆزدا ناویان هاتووە، بۆ نمونە هەردوو خێزانەکانی حەزرەتی نوح پێغەمبەر و حەزرەتی لوط پێغەمبەر و خێزانی فیرعون و چەندان کەسایەتی و عولەما و زانا و پیا و باشی تر کە لە قورئانی پیرۆزدا باسییان لێوە کراوە. ئەمە هەمووی بۆ ئەوەی کە ئێمە لە ئینسانە باشەکان، لە پێغەمبەران و پیا و باشان و عولەمایەکان و زانایەکان، شتە باشەکانی ئەوان و سوود و پند و ئامۆژگاری لە ژیان و بەسەرهات و ڕووداوەکانی ئەوان وەربگرین. لە ئینسانە خراپ و زاڵم و تاغوتەکانیش بە هەمان شێوە پند وەربگرین. ئەو شتانەی ئەوان ئەنجامیان داوە ئێمە خۆمانی لێ بەدوور بگرین. یەکێک لەو کەسایەتیانە، یەکێک لەو عولەمایانەی کە لە ئاینی پیرۆزی ئیسلام جێگای فەخر و شانازیە، بریتیە لە عالمێک، بریتیە لە زانایەک، بریتیە لە ئیمامێک بە ناوی ئیمام ئەبوو حەنیفە. ئەبوو حەنیفە کونیەکەیەتی، واتە لە زمانی عەرەبیدا ئێمە لەقەبمان هەیە، خەڵکی فلان شارەیەیان بە شتێک مەشهورە، کونیەمان هەیە، ئەبوو فلان یاخود ئومو فلان، ئەوە پێی دەگوترێ کونیە. لەقەبەکەی ئەلئیمام الئەعظەم، یعنی ئیمامە بەرزەکە، ئیمامە ڕێزدار و گەورەکەوە، لەقەبێکی تریشی هەبوو پێی گوتراوە ئیمام و ئەهلی ڕەئی. ناوی خۆی نوعمانی کوڕی ثابتی کوڕی مەرزوبانە. ئەم ئیمامە
ناوی خۆی نوعمان کوڕی ثابت کوڕی مەرزوبان. ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوددا لێبی لەو وڵاتەی خۆماندا لە شاری کوفە لە ساڵی 8 هیجریەوە کە دەکاتە ساڵی 699 زاینی ئەوە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی لەدایک بووە، کەواتە لە شاری کوفە لە وڵاتی خۆماندا ئیمامی ئەبوو حەنیفە لەدایک بووە لە ساڵی 8 هیجریەوە. ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خودای لێبی لە شاری کوفە لەدایک بووە. لە سەردەمی ئیمامی ئەبوو حەنیفەدا لەو سەردەمدا شاری کوفە دووەم گەورەترین و زۆرترین و پڕبایەخترین شارەکانی عێراق بووە لە دوای بەغداوە. یعنی کوفە زۆر بەناوبانگ بووە بە عولەمایان و بە زانایان. لەسەر نەسەبەکەی ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئایا ئیمامی ئەبوو حەنیفە چی میلەتێک بووە، چ گەلێک بووە، چ زمانێک بووە؟ بەڕاستی ئەوەی من بە دوواداچوون لەوەی کرد سێ ڕەئی هەیە لەو مێژ و نووسانەی لەو عولەما و لەو کەسایەتیانەی لەو زانایانی کەوا شتیان نووسیوە تەئلیفاتیان کردووە دانراویان هەیە و لە سایتەکانی ئینتەرنێتەوە باس لەوە دەکرێت هەندێک لە زانایان ئەوەی کە زۆر مەشهورە دەرێن ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی پیاوێکی فارس بووە، پیاوێکی فارس بووە. هەندێکیان دەرێن ئەفغانی بووە، خەڵکی منتیقی کابل و ئەوانە بووە، و هەندێکیشیان دەرێن عەرەب بووە، عەرەبەکانی منتیقەی کوفە و ئەوانە بووە. ئەوە ڕاجیاوازیە، بەڵام ئەوە وەکو دەرێ هیچ لە بابەتەکە ناگۆڕی. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ یا ئەیوهە الناس ئنا خەلقناکم من ذەکەر وئونثا، ئەی خەڵکینە ئێمە ئێوەمان دروست کردووە لە ئافرەتێک و پیاوێک، لە نێرومەیەک، لە ئادەم و حەوا، و ئێوەمان کردوتە چەندین شەعب و قەبیلە و نەتەوەی جیاواز، ئەوە هەمویان لیتەعارەفو، بۆ ئەوەی کەوا ئێوە یەکتر بناسن، بۆ ئەوەی کە ئێوە ئینسان کە دەچیتە ئەوروپا، دەچیتە ئەمریکا، دەچیتە هەر وڵاتێک، ئەگەر کوردێک ببینی زیاتر سێبوریت پێوە دێت لە عەرەبێک، لە فارسێک، لە کەسێکی تر. ئەگەر لە ئەوروپا، لە ئەمریکا کەسێکی وڵاتی خۆت ببینی، تەنانەت عەرەبیش بی، زمانیشی لەگەر تۆ جیاواز بی، تۆ زیاتر سێبوریت پێوە دێت. ئەوەیە کە ئەو تەعاروف و ئەو مەحەبەت و برایەتی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هەیە. کەواتە خوای گەورە دەفەرمێ ئینە ئەکرەمەکم عند الله ئەتقاکم، ڕێزدارترینتان لای خوای گەورە ئەو کەسەیەکەوە تەقوای خوای گەورە بکە، لە خودا بترسێ و ئەمر و فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ بکە. ئین الله علیم خەبیر، و خوای گەورەش زانایە بە کار و کردەوەکانی ئێوە و لێزانە لە هەموو کاروبارەکانی ژیانی ئێوە. کەواتە لەسەر نەسەبەکەشەوە ئەو سێ بۆ چوونانە هەیە، بەڵام ئەوەی کە زیاتر بەڕاستی مەشهورە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی فارس بووە. ئیمامی ئەبوو حەنیفە سەرەتای ژیانی لە شاری کوفەوە دەست پێ دەکاتن، لە سەرەتای ژیانیەوە لە شاری کوفە لەبەرەوەی بەپێی توێژینەوەکان، بەپێی دیراسات و ئەو زانانەی کە ژیانی ئیمامی ئەبوو حەنیفەیان نووسیوەتەوە، باوکی پیاوێکی دەوڵەمەند و تاجیر و بازرگان بووە. لەبەرەوە ئیمامی ئەبوو حەنیفە لە سەرەتای ژیانی خۆیەوە دەست بە کار و کەسابەت دەکاوە، دەست بە تیجارەت و بازرگانی دەکا، بە تایبەتی لە شاری کوفە. ئەمەشیان ئەو پەیامەمان پێ بیردەینیتەوە کە پێویستە عولەمایان و زانایان و پێویستە ئەهلی عیلم حتا بکرێ بەڕاستی چاویان لە دەستی خەڵکی نەبی، هەتا بکرێ ئینسانی عالیم و داعی و بانخواز، هەتا بکرێ اعتماد بداتە سەر خۆی، بە خۆی کەسابەت بکە و بە دەستەکانی خۆی، وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ باشترین کار و کردەوە و باشترین ڕزق و ڕۆزی ئەوەی ئینسان بە دەستەکانی خۆی پەیای بکە. حتا دەفەرمێ پێغەمبەرانی خوای گەورە، حەزەتی داود، حەزەتی ئیبراهیم، حتا پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم شوانەتی کردووە بە پارەی مانگانە. هەموو ئەوانە پێویستە ئینسان هەتا بکرێ کاری خۆی هەبی، کەسابەتی خۆی هەبی، نەک چاوی لە دەستی خەڵکی بی و بیر لەوە بکاتەوە کە خەڵک کاوکاری بکا و خەڵک یارمەتی بدا. ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی بەم شێوەیە دەست بە کار و کەسابەت دەکا. بەڵام کاتێک کە هەندێک لە خەڵکی کوفە بە تایبەتی عولەمایان و زانایان دەیبینن لیاقەت و لێزانی و توانای ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی، داوای لێ دەکەن بەوەی کە کەمتر بێتە بازار و هەوڵ بدا گرنگی بە عیلم و زانست و زانیاری بدا، هەوڵ بدا خۆی پێ بگەینی لە ڕووی زانستەوە، لە ڕووی زانیاریەوە
کە لەو کاتیشدا لە شاری کوفە چەندین وەکو بڵێ مەدرسەی گەورە هەبوون و چەندین دانیشتنی گەورە هەبوون، کۆڕ و مەجالیسی علم و ئەو بابەتانە هەبوون. لەبەرەوە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئەو جارەیان کەمتر ڕووی لە بازار دەکرد و زیاتر دەچوێ لای ئەو عولەمایانە و دەچوە لای ئەو زانایانە بۆ ئەوەی کە فێری علم و زانست و زانیاری ببی، بۆ ئەوەی کە لەو علومانەی کە هەن لە علومە شەریعەکان خۆی فێر بکە و سوود وەربگریتن. حتا لە ڕووی تیجارەت و بازرگانیشەوە ئەوەندەی کە کاری کردووە، ئەوەندەی کە تیجارەت و بازرگانی کردووە، ئینسانێکی زۆر بەویقار بووە و ئینسانێکی زۆر دەستپاک و ئەمین بووە، هەر لە منداڵی و لە گەنجایەتەوە ئەوەی پێوە دیار بوو. حتا دەجێڕنەوە لە زۆر لەسەر چاوەکان باستەوە دەکەن کە ئافرەتێک دێتە لە هەندێک کەلوپەلی پێیە، دەیە بە ئیمان بفرۆشی، ئەویشان دەرێ سعرەکەی چەندە دەرێ، سعرەکەی ئەوەندە لیرەیە بە سعر و بە نرخی ئەو سەردەمی. ئیمام دەفەرمێ ئەوە زۆر زیاتر دەکات، ئەو دەرێ مەسەرەن 100 لیرە و دەرێ 200 لیرەش دەکات، یعنی هەتا مەبلەغێکی زۆر. ئیمامی ئەبوو حەنیفە لەگەرەوەی کە مشتری بووە دەیەوێت ئەشایەکە لە بۆ خۆی بکڕی، بەڵام ناوێ فێر لە ئافرەتەکە بکە حتا زۆر بەگران ئەشایەکە کەلوپەلەکە لەو ئافرەتە دەکڕی. بەو شێوە ئیمامی ئەبوو حەنیفە وەکو گوتمان لە سەرەتای ژیانی خۆیەوە حتا لە ڕووی تیجارەت و بازرگانیشەوە ئینسانێکی بە ویقار و بە هەیبەت و بە عەزیمەت و ئینسانێکی سەرکەوتوو بووە. زانایان ئەو عولەمایانە و زانایانەی کە لەبارەی ئیمامی ئەبوو حەنیفەوە قسەیان کردووە لە ڕووی شکل و هەیکەلی ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی دەفەرمون ئیمامی ئەبوو حەنیفە ڕەشتارە بووە، وەکو لە کوردەواریدا دەگوترێت، بەڵام ڕەشتارەکەی زیاتر بە مەیلی سپیاتیەوە و باڵایەکی مامناوەنجی هەبووە، بەڵام بەلای برەی باڵای هەندێک بەرزتر بووە، یعنی نەک مامناوەنجیەکی تەواو، هەیئەت و سوورەتێکی جوانی هەبووە و ئینسانێکی زۆر بە شەوکەت و زۆر بە ویقار بووە، ئینسانێکی زۆر بە ویقار بووە و زۆر گرنگی داوە بە جلوبەرجی خۆی، زۆر گرنگی داوە بە جلوبەرجی خۆی، حتا دەرێن زۆر گرنگی داوە بە بۆنی خۆش بە هەر شوێنێکدا بڕۆیشت بە خەڵک هەستی پێ دەکرد. هەموو ئەوانە لە بۆچی باز دەکەین؟ ئەمە جزئیاتی حیاتی ئیمامی ئەبوو حەنیفەیە، بەڵام ئەو ئیمامە بەرزە ئەمەی هەمووی لە ناوەڕۆکی ئاەتەکانی قورئانی پیرۆز و فەرمایشتەکانی پێغەمبەری خوا وەرگرتووە صلی الله عليه وسلم، بەوەی کە ئینسانی مسلمان دەبی پاک و خاوێن بی، ئینسانی مسلمان و ئیماندار دەبی پۆشتە و وەڕێک و پێک بی، نەک پیس و پۆخل و قێزەون و بێسەر و بەربی کە بەداخەوە خەڵکێک هەیە بە ناوی دینداریەوە ئەوەندە پیس و پۆخەڵە، ئەوەندە بێزەوەرە، یعنی خەڵکێک هەر لە دوورەوە بۆی هەیە ئیسلامەتی و دینداری و ئاینی پیرۆزی ئیسلامی لەبەر چاو بکەوی. ئاینی پیرۆزی ئیسلام إن الله طيب يحب الطيبة ياخذ لا يقبل إلا الطيبة، خوای گەورە پاکە، شتی پاچیشی خۆش دەوێت و خوای گەورە ئەو ئاینەی بە جوانی و بە پاچی لە بۆ ئێمە ناردووە و پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم هی بە هیچ شێوەیەک ئێمەی هان نەدا و ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە هان نەدا و بۆی کەوا پیس و پۆخڵ و ناڕێک و ناهەموار بن، بەڵکو هەمیشە دەبی یەکێک لەو شتانێک کە سنەتی هەموو پێغەمبەران و لای هەموو پێغەمبەران خۆشەویست بووە بریتی بووە لە بۆنی خۆش. بەرەوەی ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی بەم شێوەیە بووە، هەروەها دەڵێن زۆر فەسیح بووە، زۆر ناتق بووە، لە کاتی قسەکردنیدا کەم کەس توانیوێتی بەرگەی نیقاش و بەرگەی بەڵگەکانی ئیمامی ئەبوو حەنیفە بگری، ئەوەندە بەلیاقەت و بەتوانا بووە، وەکو دەڵێ قەوی الحجە، یعنی حجەکانی دەلیلەکانی زۆر بەهێز بووە، بە تایبەتی لەو سەردەمیدا کە خەڵکانێک هەبوون وەکو شوبهات و ئەو بابەتانەیان دروست دەکرد، بەڵام ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی زۆر بە جورئەتەوە دەیتوانی بەرەنگاریان ببیتەوە و کارەکانیان فەشەل پێبینی. اینجا وەکو باسمان کرد ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی لەسەر وەسیەتی یەکێک لە ئیمامەکان بە ناوی شەعبی لە بازار دەردەچی و زیاتر ڕوو دەکاتن لە حەلەقاتی ذکر و لە حەلەقاتی علم کە باستەوە دەکرێت لە شاری کوفەدا لەو سەردەمدا سێ زۆر حەلەقاتی ذکر هەبووە، یەکیان لەبارەی سەرچاوەکانی عەقیدە و تەوحید و بیر و باوەڕەوە، اینجا بەشێکیان تایبەت بووە بە حەلەقاتی فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ڕیوایەتەکانی پێغەمبەری خۆشەویستمان، و بەشێکیشیان تایبەت بووە بە ئوسولی فقه و ئەو بابەتانە. هەموو ئەو حەلەقاتانە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی توانیوێتی بەشداری بکە و سەردانی عولەمایان و زانایان بکا بۆ ئەوەی کە
بتوانی ببیتە ئینسانێکی شارەزا بۆ ئەوەی بتوانی کە لە دواییدا خەڵکێکی زۆر سوودی لێوەربگرن و لە ماڵەکەی خۆیدا لە خانەوەدەکەی خۆدا خانەوادەکەیان خانەوادەیەکی دەوڵەمەند بوون، یعنی بە ئیمکانیەت بوون. حتا باستەوە دەکرێت کە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی لەو سەروەت و سامان و ماڵی کە ساڵانە کۆی دەکردەوە خزمەتێکی زۆری عولەمایان و طەلەبەی علم و مەدارسی فقهی و علمی ئەوانە دەکرد، یعنی بە سەروەت و سامانی خۆشەوە نەک تەنها بە زمان نەسیحەت و ئامۆژگاری خەڵکی بکا و خەڵکی هان بدا بۆ ئەوەی کە خێر و سەدەقە بکەن و چاکە و پیاوەت بکەن، بەڵام خۆی حەشار بدا نەخێر بە دەستی خۆشی یارمەتی خەڵکێکی زۆری داوە و لە سەروەت و سامانی خۆی لە ماڵی خۆی بەوەی کە بتوانی خەڵکی پێ بگەینی، یعنی عولەمایان و زانایان و طەلەبەی علم سوودی لێوەربگرن. اینجا دەربارەی تەلیفاتەکانی ئایا ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی چەند تەلیفاتیە، یعنی چەند پەرتووکی داناوە، عولەمایان باستەوە دەکەن لەبەرەوەی کە سەردەمی ئیمامی ئەبوو حەنیفە سەردەمی تەدوین نەبووە، یعنی سەردەمی کەمتر سەردەمی نووسین و تەلیفات و ئەو بابەتانە بووە، لەبەرەوە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی پەرتووکی زۆری نییە، دانراوی زۆری نییە. عولەمایان بەم شێوەیە باسی دەکەن تەنها چەند پەرتووکێک وەکو الفقه الأكبر، الفقه الأوسط والعالم والمتعلم وكتاب الرسالة وچەند پەرتووکێکی تر ئیمامی ئەبوو حەنیفە کە هەمویان بە پەنجەی دەست دەژمێردرێن، عولەمایان باستەوە دەکەن بەوەی کە تەنها ئەوەندە پەرتووکانەی هەبووە، لەبەرەوەی لە سەردەمی ئەودا هەم بەشێکی زۆری عمری وەک گوتمان لە بازار و خەریکی کار و کەسابەت ئەوە بووە و بەشێکی زۆریشی بەڕاستی خەریکی نیقاش و وەڵامدانەوەی ئەو خەڵکانە بۆ کە شوبوهات و گومانیان دروست کردووە و بە شەویش باس لەوە دەکرێت کە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی زۆربەی هەرە زۆری شەوەکانی خەریکی خوێندنی قورئانی پیرۆز و خەریکی شەو نوێژ و ئەو عیبادەتانە بووە، یعنی کاتەکەی خۆی زیاتر لەوە بەسەر بردووە بە پێچەوانی هەندێک لە عولەمایەکان و زانایەکان کە هەندێک زانای وا هەیە، هەندێک عولەمای وا هەیە کە تەلیفاتی زۆری هەیە و پەرتووکی زۆری هەیە. و ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی لە هەوڵ و جوهدی خۆی لە خۆماندووکردنی لە بۆ علم و زانست و زانیاری لەکن زۆر عولەمایان لای زۆر مامۆستا و زانایان دەرسی خوێندووە. ئەم پەیامە و ئەم خاڵ و بابەتە لە ژیانی ئیمامی ئەبوو حەنیفەدا بابەتێکی زۆر گرنگە، بە تایبەتی لە بۆ گەنجەکان و بە تایبەتی تر لە بۆ ئێمەی موسڵمان بە شێوەیەکی گشتی، بەوەی کە هەر کەسێک لە خۆیەوە هەر نەستی نامیلکەیەک بخوێنیتەوە چەند فەرمودەیەک لەبەر بکە و چەند ئاەتێک لەبەر بکە، اینجا تەکفیری هەموو عولەمایان بکا و هەموو عولەمایان زەربی سفر بکا و خۆی لێ ببیتە ئیمامی شافعی، ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خودایان لێبی. ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی عولەمایان باس لەوە دەکەن کە نەک لە لای 20 زانا بەڵ لە لای 10 زانا لە لای 11 زانا 1000 زانا بەڵکو زیاتر لە 4000 مامۆستای هەبووە، یعنی دەرس و پندوانەکانی نەسیحەت و ئامۆژگاریەکانی و علومە شەرعیەکانی لە لای زیاتر لە 4000 عالیم و زانا وەرگرتووە. ئەمەیە تێکۆشان، ئەمەیە هەوڵ و جوهد و جیهاد، ئەمەیە مایەی شانازی و سەربەرزی بۆ بەدەستهێنانی علم و زانست و زانیاری کە بەداخەوە ئێمە لەو سەردەمەدا ئینسانی وهای لۆی هەیە تەنها چەند فەرمایشتێکی لەبەری بەڵام بەخۆی شەرمە بچیتە لای مامۆستایەک پرسیاری لێ بکە، بچیتە لای مامۆستایەک دەرس بخوێنی، بچیتە لای مامۆستایەک ئەو بابەتانی کە سەری لێ دەرناکە خۆی لێ شارەزا بکە. ئەمە یەکێکە لە دەردەکوشندەکان بە تایبەتی لە گەنجەکان. گەنجی وهەیە لەگەڵ ڕێزمان لە بۆ گەنجە دیندار و خواناس و باشەکان، این گەنجی وهەیە یعنی تەنها ئیکتیفا دەکاتن بە چەر خوێندنەوەی چەند نامیلکەیەک، لۆ هەیە نامیلکەکانیشی وەکو پێویست نەخوێن دەبیتەوە ئیکتیفا دەکا و یەکسەر خۆی لەبیتە ئیمامی زەمانە و جۆرەها فتوای سەیر و سەمەرە و غەریب و عەجیب دەدا لە دواییدا بەسەرخۆی بەسەرتەوای موسڵمانانیش دادەشێتەوە. بەڵام ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خودای لێبی ئەو هەموو عولەمایە، ئەو هەموو کاتە، ئەو هەموو بەرەکەتە لە حەیات و لە ژیانی ئەو ئیمامە بەڕێزەدا، لای ئەو هەموو زانایانە تۆ دەرس بخوێنی، ئەو هەموو کاتە خاڵێکی تر هەر لەو حاڵەتە و لەو خاڵەی ژیانی ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی وەربگرین، ئەوشان ئەوەیە
کە ئەوانە چەندە گرنگیان داوە بە کاتی خۆیان، چەندە گرنگیان داوە بەوەی کە کاتەکانی خۆیان، تەمەنی خۆیان، ژیانی خۆیان لە خزمەتی علەمایان و زانایان بەسەربەرن. وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی خەیڕوکم من تعلم القورآن وعلمه، باشترینتان ئەو کەسەیە کەوا خۆی فێری قورآن بکات و خەڵکی تریش فێر بکات. ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی یەکێک بووە لەوانە بەوەی کە لە لای لەیثی کوڕی سەعد، مالیکی کوڕی ئەنەس و چەندین عەتای کوڕی ڕەباح و شەعبی، طاووس، چەندین علەما و زانا کە لە حیساب و لە ژمار نایەن، ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی لای ئەو هەموو ئیمامانە دەرسی خوێندووە. ئەمە بەڕاستی زۆر زۆر گرنگە بەوەی کە هەموو کەسێک لە ئاینی پیرۆزیستاندا پێویستە مامۆستای هەبی، لای کەسێک خۆی فێر بکات، بە تایبەتی داعی بانخوازەکان، بە تایبەتی ئەو کەسانەی کە وتار دەدەن، محاضەرە دەدەن، دەرس دەرێنەوە، نابی ئیکتیفا بکاتن لەسەر علومی خۆی، لەسەر علمی خۆی، لەسەر زانستی خۆی، بەڵکو دەبی هەوڵ بدا لە ڕێی مامۆستایان و لە ڕێی زانایانی ترەوە علمەکەی وەربگری. و هەروەها هەر لەبەر ئەوە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی لەلای ئەو هەموو علەما و زانایانە دەرسی خوێند و بە هەمان شێوە دەیان و سەدان علەما و زانای زۆر گەورەشی پێگەیاندووە کە ئەوانش بە هەمان شێوە لە ژمارە نایەن، یعنی علمەکەی وەرگرتووە و زانستەکەی وەرگرتووە، سوودی لێ وەرگرتووە، لە هەمان کادا علمەکەشی لە ناو خەڵکی تردا لە بۆ علەمایان و زانایانی تر بەڵاو کردیتەوە. هەر لەبەر ئەوەیە زۆربەی هەرە زۆری علەمایان و زانایان قسەیان هەیە لەسەر ژیانی ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی و بە باشە بە چاکە باسییان کردووە. لەسەر ئەو خاڵەشیاندا لە پێش ئەوەی وتەی علەمایان و زانایان باز بکەین دەربارەی ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی، دەبی ئەوە شوەر بگرین کە ئەو علەمایانە، علەما ڕاستەقینەکان و زانە پایە بەرزەکان چەندە مەحەبەت و خۆشەویستیان هەبووە، چەندە بنەما خۆشەویستی و برایەتیەکانی ئاینی پیرۆزیستامیان لە ناوە خۆیاندا جێبەجێ کردووە. ئەمە شان خاڵێکی زۆر زۆر گرنگە. یەکێک لە کارەساتەکان و ئەو ئیبتیلانەی کەوا ئێستا ئومەتی ئیسلام بە تایبەتی ئەهلی سونە و جەماعە پێیەوە مبتلا بووە، هەموو خەڵک یەکتری ڕەفز دەکاتەوە، ئەو حیزب ئەویتر ڕەفز دەکاتەوە، ئەو تەریقەت ئەویتر ڕەفز دەکاتەوە، ئەو مەزهەب ئەویتر ڕەفز دەکاتەوە. ئەمەیان بەڕاستی کارەساتێکی گەورەیە، ئەمەیان خەلەلێکی گەورەیە. زۆر ئاساییە ئینسانەکان ڕاجیاوازیان هەبی بە تایبەتی لە بابەتە جوزئیەکان، بەڵام نەگاتە ڕادێەوەی کە بیتە مای یەکتر تەکفیرکردن و مناقەشەی زۆر و ئینجا کۆڕ و کۆبنەوە لەسەر یەکتر دروستکردن و بوختان لە بۆ یەکتر هەربەستن و بڵاوکردنەوەی عیب و عاری یەکتری، ئەوە هەمویان دەبیتە مای کارەسات و بە هیچ شێوەیەک لە ئاینی پیرۆزی ئیسلامدا جێگای نابیتەوە، چونکە ئینسانی مسلمان نابی جوێن بدا، ئینسانی مسلمان نابی بە دوای عیب و عاری مسلمانان و خەڵکی تردا بگەڕێت. تەماشا بکەین ئەو علەمایانە، بۆ نمونە وەکیعی کوڕی جەراح ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی کە مامۆستای ئیمامی شافعیە، بەو شێوەیە باس لە گەورەی ئیمامی ئەبوو حەنیفە دەکات، نەک حەسادەتی پێ ببا، نەک زەمی بکات، نەک عیب و عارەوەکانی بەڵاو بکاتەوە، بەڵکو دەفەرمێ کانە ئەبوو حەنیفە عەظیمە الئەمانە. ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی زۆر ئەمانەتی لا گەورە بووە، یعنی ئەو ئەمانەتی کە لە سشانی بووە، ئەمانەتی مادی و معنەوی و ئاینی، هەموو ئەو ئەمانەتانی زۆر بە گرنجیەوە وەرگرتووە. اینجا دەفەرمێ ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی دائیمەن ئیثاری کردووە، دائیمەن لە بەشی خۆیەوە بە خەڵکی تری بەخشیوە، ئیثاری کردووە. ئیثار ئەوەیە لەگەلەوە کە خۆشی پێویستی پێ هەبووە لە سەرۆت و سامانی خۆی، لە کاتەکانی خۆی، لە ژیانی خۆی، هەموو ئەوانە ئیثاری کردووە بە خەڵکی تری داوە. اینجا دەفەرمێ ئەگەر بێت و لە پێناوی خوای گەورەدا شیرت لەسەر ملیدا بنابە، لەسەر سەریدا بنابە، هێشتا تەحملی دەکرد و بەرگەی دەکرد و خۆی ڕادەگرت لە بۆ بەرزکردنەوەی دینی خوای گەورە. ئەوەندە بە سەبر و بە تەحمل بوو لە سەر دینی خوای گەورە. ئەمە وەکیعی کوڕی جەراح ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی بەم شێوەیە مەدح و سەنای ئیمامی ئەبوو حەنیفە دەکا ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی. هەروەها ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی دەفەرمێ پرسیارم کرد لە ئیمامی مالیکی کوڕی ئەنەس، گوتم ئایا تۆ بە خزمەت ئیمامی ئەبوو حەنیفە گەیشتووی، ئیمامی ئەبوو حەنیفەت بینیوە و قسە و گفتوگۆ لەگەڵ کردووە؟ وتی بەڵێ، من ئیمامی ئەبوو حەنیفەم بینیوە و قسەم لەگەڵ کردووە، پیاوێکە وەکو کۆڵەگە، چۆن کۆڵەگە لە بۆ دیوارێک چەندە بەهێز و بەقووەتە، کۆڵەگەی
لبرد أوها إمامي أبو حنيفة رضا ورحمتي خوالي بخورا قربوه يعني إمامي مالك بمشي ويا شاهدي دادات لابو إمامي أبو حنيفة إن زاد فرمي براستي زور زوريش بهز ولا روي بلقوة يعني بلقكاني وقسكاني زور زور بقوته بهزبوا أما وصف إمامي مالك رضا ورحمتي خوالي لبو إمامي أبو حنيفة كبمشي ويا ببي غلو غش ببرايتي تواو كخوي قرد فرمي إنما المؤمنون إخوة إيمان داران هر هميان براي يكترين بم روحيته بم برايته وبم خوشويسته وبم مدح السنا وهاندان وتشجيعي يكتروا آيني بيروز إسلاميان جان دوتا إما هروها إمام الشافعي رضا ورحمتي خدالي بدفرمي من أراد الحديث الصحيح فعليه بمالك هر كسك بيوي خوي شارزابك ودستي بقاتن بفرمايشت الصحيح كان دفرمي باسود الله تجربة وعلم زانست زانياري إمام مالك وربقري ومن أراد الجدل فعليه بأبي حنيفة هر كسك بيوي الله علم جدل كبشكل علم منطق شارزاب بي باسود الله تجربة وعلم زانست زانياري إمام أبو حنيفة وربقري ومن أراد التفسير فعليه بمقاتل ابن سليمان هر كسك بيوي شارزاي زانستی تفسیر و ڕاوەکردنی قورآانی پیرۆز ببی با ئەو ئینسانە هەوڵ بداتن لە خزمەتی مقاتلی کوڕی سولەیمان بی بەم شێوەیە ئیمامی شافعی ڕزا و ڕەحمەتی خوا لێبی باسی ئیمامی ئەبوو حەنیفە دەکا مەدحی ئیمامی ئەبوو حەنیفە دەکا و مەدح و سەنای دەکاتن و وەصفی هەڵس و کەوتەکانی و گەورەی ئیمامی ئەبوو حەنیفە دەکا هەروها ئیمامی ئەحمەدی کوڕی حەمبەل رضا ورحمتي خدالي بدفرمي إن أبا حنيفة من العلم والورع والزهد وإيثار الآخرة بمحل لا يدركه أحد دفرمي أبو حنيفة لروي علم زانست زانياريوا لروي ورع تقوى وخوا برستيوا لروي زهدوا لروي دنيا نويستيوا لروي أويك دنيا لا كم بوا دنياي لا گرنگ نبوا زياتر گرنجي بقيامت داوا همو اوانا دفرمي لحالتك دابوا بشوازك بوا كم كس دتواني بغاتا او پلو پايو او مقامه انجا دفرمي لسردمي خوي دا امامي ابو حنيفه كاتك كداواي لدكري ببي بمفتي بلام او رازي نابي چەندین زار ئەزیەت و ئازار دەدەی و تووشی میحنەت و ئیبتیلا دەبی بەڵام زۆر بە وەکو چێوێک وەکو شاخێکی زۆر بەرز خۆی ڕادەگری و ئینسانێکی بەهێز و بەتوانا بووە سەبر و تەحەمل و ئارامێکی زۆری هەبووە لەسەر دینی خوای پەروەردیگار ئەمەش وەصف و مەدح و سەنای ئیمامی ئەحمەدی کوڕی حەمبەلە ڕەزا و ڕەحمەتی خودا لێبی دەربارەی ئیمامی ئەبوو حەنیفە با عولەمایەکانی ئێستا داعی و بانخوازەکان تەواوی ئەو کەسانەی کە خۆیان بە هەڵگری پەیامی ئاینی پیرۆزی ئیسلام دەزانن لە سایتە کۆمەڵایەتەکان لە سایتەکانی ئینتەرنێت لە خوتبە وتارەکان لە کاسێت و شیریتەکان لە هەموو بوارەکاندا بە هەوڵ بدەین ئەگەر منافەسەشمان هەبی منافەسەیەکی شەریفانەمان هەبی نەک هەوڵی شکاندنی یەکتری بدەین نەک هەوڵی بڵاوکردنەوەی عیب و عاری یەکتری بدەین بەڵکو هەوڵ بدەین یەکتر تەجیع بکەین و هیچیشمان پێغەمبەر نین هیچیشمان معسووم نین كل بني آدم خطاء هەمومان غەڵەت دەکەین هەمومان کەم و کورتیمان هەیە هەمومان نوقسانیمان هەیە ئەوەی ئینسان لە نیسیانەوە هاتووە ئەوەی مرۆڤە غەڵەت دەکا کەم و کورتی هەیە بەڵام بە هەوڵ بدەین ئەگەر هەڵەکانیشمان لە بۆ یەکتر ڕاستکردنەوە زۆر بە جوانی زۆر بە ئەدەبەوە هەڵەکانمان لە بۆ یەکتر ڕاستی بکەینەوە وەکو وتەی ئەو عولەمایانە ئەو زانایانە چۆن لە خزمەتی یەکتری دابوون چۆن مەدح و سەنای یەکتریان کردووە چۆن باسی یەکتریان کردووە هەروەها عەبدوڵای کوڕی مبارەک ڕەزا و ڕەحمەتی خودا لێبی دەفەرمێ رأيت أعبد الناس ورأيت أورع الناس ورأيت أعلم الناس ورأيت أفقه الناس أبو حنيفة بيني كلهمو كز عابد تربو زياتر خوای دەپەرستی و لە هەموو کەس بە وەڕع و بە تەقواتر بوو لە هەموو کەس زاناتر بوو لە هەموو کەس شەرع زانتر بوو هەموو ئەوانە باسکردنی ئەو ئیمام و ئەو عولەما و ئەو زانانەیە هەروەها یەکێک لە قوتابیەکانی خۆی بە ناوی ئیمام ئەبوو یوسف ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی دەفەرمێ كانوا يقولون أبو حنيفة زينة الله بالفقه والعلم والسخاء
والبذل وأخلاق القرآن التي كانت فيه جوانی خواب ولا سروی زەویدا هەموو ئەو شتانێک کە خوای گەورە پێ رازی بووە بە جوانی داناون بە شایستە و بەڕێکی داناون ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی لە خۆیدا هێناوێتە جێ هەوڵی داوە بە کردار ئەوانە بسەلمێنی وەکو علم و وەکو شەرعزانی وەکو سەخاوەت یعنی هەر عالمێک بتوانی بەڕاستی بەدەستەکانی خۆی خێر و سەدەقە بکە ماڵ ببەخشی کاتێک کە باسی خێر و سەدەقە دەکا ئەوەیان زیاتر جێی خۆی دەگری و زیاتر سوود و قازانجی دەبی و لە ڕووی قورئانەوە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت طبعاً هەر لە تەمەنی منداڵیەوە قورئانی لەبەر کردووە هەموو ئەوانە و چەندین عولەمای تر چەندین زانای تر قسەی زۆریان هەیە وتەی زۆریان هەیە دەربارەی ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی طبعاً ئیمامی ئەبوو حەنیفە لە ڕووی سلسلەوە ئێمە سەحابەمان هەیە طبعاً تابعیمان هەیە ئیمامی ئەبوو حەنیفە تابعیە لەبەرەوەی بە خزمەتی چەندین لە سەحابەکانی پێغەمبەری خوا گەیشتووە صلی الله عليه وسلم ئیمامی ئەبوو حەنیفە بە یەکێک لە تابعیندا دەنێت سەحابەکان ئەو کەسانن کە هەر کەسێک پێغەمبەری خوای بینیبی صلی الله عليه وسلم یاخود پێغەمبەری خوا ئەوی بینیبی چونکە سەحابەی نابیناشمان هەبووە کە چاوی نەبووەکو عەبدوڵای کوڕی ئومی مەکتوم ئەوانە پێیان دەگوترێت سەحابی پێیان دەگوترێت هاوڵە بە ڕێز و خۆشەویستەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوانە پێیان دەگوترێت سەحابی هاوڵەکانی پێغەمبەری خوا هەر کەسێک پێغەمبەری خوای نەبینیبی بەڵام بەو مەرجەی کە ئەو کەسەی پێغەمبەری خوای بینی بە ئیمانەوە ئیماندار بی چونکە کافرەکانیش پێغەمبەری خوایان بینێ پێیان ناگوترێ سەحابە ئەگەر کەسێک پێغەمبەری خوای نەبینیبی هاوڵەکانی پێغەمبەری خوای بینی ئەو پێ دەگوترێت تابعی کە یەکێک لەوانە ئیمامی ئەبوو حەنیفەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی کە باس لەوە دەکرێتن بە خزمەتی زیاتر لە حەفت سەحابەی پێغەمبەری خوا گەیشتووەکو ئەنەسی کوڕی مالیک و عەبدوڵای کوڕی جوزئی ئەزوبەیدی جابری کوڕی عەبدوڵام عەقەلی کوڕی یەسار واتیلی کوڕی ئەسقاع عائیشەی کچی عەمر و عەبدوڵای کوڕی ئونەیس ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموو لایەکیان بی یعنی ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی باس لەوە دەکرێت کە بە خزمەتی چەندین لە سەحابەکانی پێغەمبەری خوا گەیشتووە صلی الله عليه وسلم دەربارەی وەڕع و تەقوا و عیبادەتی ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی عولەمایان قسەی زۆریان کردووە بە تایبەتی لەبارەی خدمەکانی ئیمامی ئەبوو حەنیفەوە بەڵام ئەو شتانە زیاتر مێژووە یعنی مەرج نییە هەر شتێک کە باسکرابی 100% ئەوە ڕازبی چونکە ئەوە ئایەتی قورئانە و نە فرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیلا گەر بە سیلسلەیەکی تەواو لە عولەمایان و بە سەنەدێکی تەواو لە عولەمایانەوە وەرگیرابی باستەوە دەکرێتن کە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی هەموو شەوێک ختمێکی قورئانی کردووە بەڵام بە بۆچوونی هەندێک لە زانایان ئەمە بەڕاستی هەندێک مبالغەی تێدایە لەبەرەوەی لە فەرمایشتی پێغەمبەری خواشدا هاتووە صلی الله علیه و سلم پەسەندترین ختم ئەوەیە کەوا لای کەم ئینسان 3 ڕۆژ مەشغولی خوێندنەوەی قورئانی پیرۆز بی لەبەرەوەی 30 جوزئی قورئانی پیرۆز هەموو شەوێک بەڕاستی ئەوە یعنی ئەی ماڵ و منداڵی ئەی کار و کەسابەتی ئەی علم و زانست و قوتابی و سەردان و هەموو ئەو بابەتانە لەبەرەوە لەبارەی عولەمایان و زانایان ئینسان ئیفرات و تەفریط نەکا زیادە ڕەوی نەکا نەک دەربارەی عولەمایان و زانایان تەنانەت دەربارەی خودی پێغەمبەری خوا صلی الله عليه کە خۆی دەفەرمێ لا تطروني كما أطرت النصارى عيسى ابن مريم إنما أنا عبد الله ورسوله دەفەرمێ من لە ئەندازەی خۆم زیاتر گەورەم نەکەن زیاتر فەضلم پێ نەدەن زیاتر مەدح و سەنام نەکەن پێغەمبەری خوا دەفەرمێ وەکو نەسرانیەکان ئەوەندە مەدح و سەنای عیسا پێغەمبەریان کرد حتا وای لێ هات زیادە ڕەویان کرد و نەعوذ بالله لە دواییدا گوتیان هەندێک گوتیان خوایە و هەندێک گوتیان کوڕی خوایە بەم شێوەیە گومڕا بوون و وەسەر لێ شێوا بوون پێغەمبەری خوا دەفەرمێ إنما أنا عبد الله ورسوله من عبدی خودام و پێغەمبەر و ڕەوانەکرا و قاسیدی خوای پەروەردیگارم لەبەر ئەوەی کە لەبارەی نوێژەکانی دەگوترێ لەبارەی ئەوەی کە هەموو شەوێک ختمێکی کردووە یاخود بە 2 شەو ختمێکی کردووە ئەوە لۆی هەیە هەندێک مبالغەی تێدابی بەڵام ئەوە دەردەخاتن کە زۆر لە زانای باسییان کرد زۆر لە خزمەتی قورئانی پیرۆزدا بووە زۆر قورئانی خوێندەوە ئەوەش پند و عیبرەت و ئامۆژگاریەکی زۆری تێدا بەوەی کەوا ئێمە هەجری قورئانی پیرۆز نەکەین قورئان خوێنەکان گەنجەکان مامۆستایان زانایان هەمومان ئەگەر لای کەمی حتا ئەوانەی کەوا قورئان ناتوانن بخوێنن وەکو ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی چۆن زۆر لە خزمەتی قورئانی پیرۆزدا بووە
ئێمەش چاو لەو ئیمامە بەرزانە بکەین کەوا قودوە و پێشەنجی ئێمەن هەوڵ بدەین ئەوانەی کە قورئان دەزانن قورئانەکانیان لای کەمی ڕۆژانە بە بەردەوامی حتا عولەمایان دەفەرمون ئەگە هەر نەبی جارێ قورئان لێک بکەیەوە سەیری بکەی ئەوەش بە عیبادەت و خواپەرستی حیسابە. اینجا ئەوەی کە ماوە باس لە ئیخلاسی ئیمامی ئەبوو حەنیفە دەکرێت ڕەزا و ڕەحمەتی خوددا لێبی دەفەرمون ئەوەندە ئیخلاسی هەبووە ئەوەندە کار و کردەوەکانی بە تایبەتی عیلم و زانستەکەی یعنی ئەوەندە مخلیص بووە نمونەی ئیخلاسی ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی وەک عولەمایان دەفەرمون زۆر کەم بووە حتا دەفەرمێ ئەگەر قسەیەکی بکردبە فتوایەکی بدابە بەخۆی دەیگوت من نازانم لەو فتوایەدا لەو قسەیدا من ڕاستم کردووە یاخود هەڵم کردووە یعنی نەک بڵێ معجبی ڕئیەکانی خۆی پێ هەڵبداتەوە و شانازی بکانە خێر هەمیشە کاتێک کە فتوایەکی داوە و ڕەیەکی دەربڕیە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی هەمیشە بە تەواضوعەوە ڕەیەکەی دەربڕیە نەک بەداخەوە کوێ ئێستا لەو سەردەمەدا وەکو باسمان کرد کە خەڵکێک هەیە لۆی هەیە خوێندەواریەکی زۆر کەمی هەبی بەڵام ڕۆژانە لۆی هەیە دەیان فتوا بە ئۆنلاین و بە جۆرەها شێوە فتوا دەردەکا بەڵام ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خودای لێبی دەفەرموێ هەر فتوایەکی بدابای هەر ڕەیەکی هەبوایە هەمیشە بە تەواضوعەوە بە بیرکردنەوەیکی زۆرەوە فتوای دەدا ئینجا لەوەشەوە دەیگوت من نازانم لەسەر حەقم یان هەڵە و کەم و کورتی لە ڕەیەکەم و لە فتوایەکەمدا هەیە. ئەو ئیخلاس و تەواضوعەش لە بۆ عولەمایان و زانایان بەڕاستی زۆر گرنگە. عولەمایان باستەوە دەکەن کە لە سەردەمی ئیمامی ئەبوو حەنیفەدا مەذهەبەکەی بەم شێوەیە ناسراو نەبووە دوای خۆی قوتابیەکانی مەذهەبەکەیان بەڵاو کردوتەوە بە پێی توێژینەوە و دیراساتەکان لە چوار مەذهەبەکانی ئیمامی شافعی و ئیمامی ئەحمەد و مالیک و ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوددا لە هەموو لایەکیان بی زۆرترینی مسلمانان و ئەهلی سونە و جەماعەت پەیڕەوی مەذهەبی ئیمامی ئەبوو حەنیفە دەکەن لەسەر ئاستی عالەمی ئیسلامیدا زۆرترین خەڵکی لەسەر ڕەئی و بۆچوونەکانی مەذهەبی ئیمامی ئەبوو حەنیفەنە ڕەزا و ڕەحمەتی خوددایان لێبی و هەروەها لە هەموو مەذهەبەکانیش طبعاً کۆنترە مەذهەبیان لە پێش هەرموو مەذهەبەکانی تر بووە لەبەرەوە ئێستا لە میسر و شام و لە عێراق و لە تورکیا و لە زۆر لە وڵاتی هندستان و سین و زۆر وڵاتەکانی تریش زۆر بە هەر زۆری خەڵکەکە و زۆر بە هەر زۆری مسلمانەکان پەیڕەوی لە مەذهەبی ئیمامی ئەبوو حەنیفە دەکەن ڕەزا و ڕەحمەتی خوددا لە ئیمامی ئەبوو حەنیفە بی. ئاخیر خاڵ کە باسی بکەین ئەویشان وەفاتکردنی و کۆچکردنی ئیمامی ئەبوو حەنیفەیە بەڵام پێش ئەوەی باسی وەفاتەکەی بکەین بەڕێزان هەموو ئەو شتانی کە باسمان کردن لەسەر حەیات و ژیانی ئیمامی ئەبوو حەنیفە ئەوەمان بۆ دیار دەکەوی کەوا ئەو کەسانی وەفات دەکەن چەند جۆرێکن یان ڕاستە هەمومان بە یەک شێوە كل نفس ذائقة الموت ئەوەی نەفسە ئەوەی ڕوح لەبەرە دەبی هەر هەمومان وەفات بکەین و کۆچ بکەین بەڵام ئەو کەسانی کە وەفات دەکەن و کۆچ دەکەن ئینسانی وهەیە وەفات دەکا و لەو دنیادا بار دەکات لە هەموو دنیا دەچی پێغەمبەران لەبەرەوەی پەیامێکی جوانی ئاسمانیان پێ بوو کە وەفاتیان کرد لە هەموو دنیا چوون یان ئەو کەسانی کارەبای دروست کردووە ئەو کەسەی لاپتۆپی دروست کردووە ئەو کەسەی سەیارە و تیارەی دروست کردووە هەموو ئەوانەی کە وەفات دەکەن لە هەموو دنیا دەچن ئینسانی وایە کە وەفات دەکات لە دەوڵەتێک دەچی یعنی زەرەر بە دەوڵەتێک دەکات سەرکردەیەکی عادل مەسئول و کاربەدەستێک سەرۆکی وڵاتێکی دادپەروەر کە وەفات دەکات زەرەر بە وڵاتە دەکات ئیوا هەیە کە وەفات دەکات زەرەر تەنها بە شارێک دەگات محافزێک والیەک مەسئولێک عالمێک زانایەک لە شارەکەی خۆیدا دەوری باڵای هەیە ئەو ئینسانە کە وەفات دەکات زەرەر بەو شارە دەگەینی ئیوا هەیە زەرەر بە گوندێک دەکەینی ئیوا هەیە زەرەر بە خانەوادەیەک ئیوا هەیە بە بنەماڵەیەک ئیوا هەیە بە عایلەکەی خۆی ئیوا هەیە بە خانەوادەکەی خۆی ئیوا هەیە کە وەفات دەکات زەرەرەکەی تەنها لە بۆ خۆیەتی چونکە هیچ سوودی لە بۆ دەوروبەری خۆی نەبووە تەنها سوودی لە بۆ خۆی بووە ئینسانی وا هەیە وەفات دەکات و کۆچ دەکات تەنانەت لە خۆشی ناچی چونکە سوودی لە بۆ خۆشی نەبووە تەنها زەرەر و زیانی هەبووە ئیمامی ئەبوو حەنیفەیەکێک بووە لەو عولەمایانەی کە لە هەموو عالەمی ئیسلامی چونکە سوودی هەیە لە بۆ هەموو عالەمی ئیسلامی و دەیان و عولەما و زانا لە سەردەستی ئەو ئیمامە پێگەیشتون ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی لە مانجی ڕەجەبدا هەندێک دەرین لە مانجی شەعباندا لە 11 مانگ لە ساڵی 150 هیجریەوە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوددا لێبی ئەو دنیایە جێدەهێڕی و کۆچی دوایی دەکاتن
مەقبەرەیەکە یاخود گۆڕستانێک بە ناوی ئەلخەیزەران کە مەشهورە لە وڵاتی عێراقدا لە وڵاتی خۆماندا لە وڵاتەدا خەڵک سەردانی دەکەن. و دەفەرمون ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا ڕەحمەتوڵڵاهی کاتێک کە مەرجی لێ نزیک دەبیتەوە دەستنوێژ هەڵدەگری و دەچیتە سەجدە لە سەجدەدا وەفات دەکاتن. ئیمامی ئەبوو حەنیفە لە سەجدەدا وەفات دەکات چونکە نزیکترین کات نزیکترین شوێن و نزیکترین حاڵەتی ئینسانەکان لە خوای پەروەردیگار بریتە لەو کاتێک کە ئینسان لە سەجدەدایە. ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خودا لێبی کاتێک کە وەفات دەکات خەڵکێکی زۆر بەشداری بە خاک سپاردنی دەکەن حتا دەفەرمون زیاتر لە 50,000 کەس بەشداری بە خاک سپاردنی نوێ ئیمامی ئەبوو حەنیفە دەکەن و نوێژی لەسەر دەکەن. ئەبوو جەعفەری مەنسوور خۆی نوێژی لەسەر دەکاتن لەسەر قەبرەکەی لە دوای وەفاتی. بەڕێزان ئەوە کورتەیەک بوو و پوختەیەک بوو دەربارەی ژیان و بەسەرهات و علم و جوهد و جیهاد و تێکۆشانی یەکێک لە عولەمایان و زانایان و کە لە پیاوانی ئاینی پیرۆزی ئیسلام کە ئیمامی ئەبوو حەنیفەیە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی. لە ژیانی ئیمامی ئەبوو حەنیفەدا ئێمە دەیان دەرس وەردەگرین. یەکێک لە دەرسە گرنگەکان جوهدی ئەو ئیمامە تێکۆشانی ئەو ئیمامە هەم لە بۆ دنیای کار و کەسابەتی کردووە جلوبەرجی جوانی پۆشی و بۆنی خۆشی لە خۆی داوە کەسابەتی کردووە یارمەتی خەڵکی داوە و هەمیش هەوڵی بەدەستهێنانی علم و زانست و زانیاری داوە. هەم بەخۆی علمێکی باشی وەرگرتووە و هەم دەیان و سەدان عولەما و زاناشی پێگەیاندووە. خاڵێکی ترکە لەو ئیمامە وەردەگرین ئەویشان ئەوەیە تەواضوعەکەی بەخشینەکەی سەدەقەکانی هەموو ئەوانە لە حەیات و لە ژیانی ئیمامی ئەبوو حەنیفەدا ئێمە وەری دەگرین و لە هەمووشیان گرنگتر ئەوەیە کاتێک کە وەفات دەکات لەبەر ئەو گەورەی ئەو ئیمامە لەبەر ڕێزی ئەو ئیمامە زیاتر لە 50,000 کەس بەشداری بە خاک سپاردنی دەکەن. هەزار ڕەحمەت لە ئیمامی ئەبوو حەنیفە و لە تەواوی ئیمامە بەرزەکان. لە کۆتایی ئەم لایڤەدا لە کۆتایی ئەم ڤیدیۆیەدا لە خوای گەورە داواکارین خوای گەورە کار و کردەوەکانمان قبول بکە قسە و گفتارەکانمان قبول بکە. بەڕێزان ئەوەی کەوتومانە باسمان کردووە لەو چەند دقیقەیەدا ئەوەی ڕاست و درست و تەواوە پەیامی خوای گەورەیە فەرمایشتەکانی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم هەر کەم و کورتیەک و نوقسانیەکی شەوی ببێ گومان لە ئێمەوەیە چونکە ئێمە مرۆڤین و ئێمە ئینسانین هەڵە و کەم و کورتیمان هەیە. سوپاس لە بۆ ئەوەی بەڕێز و خۆشەویستکەوە بینەری ئەم ڤیدیۆیە بوون بینەری ئەو لایڤە بوون دوعای خێرمان لە بۆ بکەن و دوعای خێرتان لە بۆ دەکەین. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين آمين آمين والحمد لله رب العالمين.